دوای ساڵێک و 2 مانگ لە دەرچوونی فەرمانی بە قەزابوونی حاجیەوە هێشتا نەتوانراوە قایمقام بۆ قەزاکە دەستنیشان بکرێ و هێشتا بەڕێبەری ناحیەکە واژۆ لەسەر نووسرا و مامەڵە فەرمیەکان وەک بەڕێبەری ناحیە دەکات نە قایمقام. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ناکۆچی نێوان یەکێتی و گۆڕان لەسەر دانانی پۆستی قایمقام هۆکاری دانەنانی قایمقامێکە بۆ قەزاکە. ساڵێک تێپەڕ دەبێت بۆ بابەتە ئێمە پێمان وا بوو لەوە ساڵیادی بە قەزابوونی ئاجیاوا دەبوو کرابایەوە، بەڵام ئێستا ئێمە لەو کاتەدا داوا دەکەین بەڕێزێک هەر بەڕێزێک دیاری دەکا و ئیدارە ڕاپەڕێن بۆ خەڵکی خۆشەویستی قەزای ئاجیاوا، بەڵام هەتا ئێستا دیاری نەکراوە. ئەمەش ئەومان پێ دەڵێت کە بابەتەکان پەیوەندی بە لایەنی ئیداریەوە نییە، ئەوەندە پەیوەندی بابەتەکە پەیوەندی بە لایەنی ململانی سیاسیەوە هەیە، بەڵام ناکرێ هاوڵاتیانی ئێمە لەم بابەتە چیتر بکرێنە قوربانی. بۆیە ڕووی دەمەم لە تەواوی خەڵکی قەزای ئاجیاوای خۆشەویستە و لە ڕیسپیەکانی و لە ڕۆشنبیرەکانی و لە تەواوی فەرمانبەرانی کە ئەوانیش جوڵەیەک بەم بابەتە بدەن، یعنی ئەمە مافێکی ڕەوای خۆیانە خێر نییە پێیان کرابێ. ماوەی ساڵێک زیاترە بە قەزابوونی حاجیاوا ڕێکارە کارجێڕیەکانی قۆناغ بە قۆناغ بڕێوە. ئەوەی ماوەتەوە گرفتە سیاسەکەی لە نێوان گۆڕان و یەکێتیدا هەر کامێکیان پۆستی قایمقامی حاجیاوا بە مافی خۆی دەزانێت. لە کۆتایی مانجی ئایاری ساڵی 2022 هەموو ڕێکارە یاساییەکانی بە قەزابوونی حاجیاوا کۆتایی هاتووە. ڕاوێژکارێکی یاسایی دەڵێت ئەوە بێیاساییە لە حاجیاوا دەگوزارێت، ناکرێت ناکۆچی سیاسی دوو لایەن لەسەر دانانی قایمقام خەڵک باجەکەی بدەن. بەڕێز مدیری ناحیە هێشتا فەرمانەکان نووسراوەکان بە ناوی بەڕێوەبەری ناحیەوە واژۆ دەکات لە کاتێکدا قەزایە گریمانی ئەوە کە نووسراوێک لە ئەنجومەنی وەزیراندا بەزێنراوە بۆ قەزای حاجیاوا نووسراوێک هاتووە، بەڵام لە خوارەوە کە وەڵامی ئەنجومەنی وەزیران دەداتەوە یان وەزارەتی ناو خۆت داتەوە مدیری ناحیە حاجیاوا واژۆی کردووە با وەڵام نەداتەوە. یعنی ئەم بابەتە پێویستی بە چارەسەرکردنەوە پێویستی بە معالەجەکردنی هەیە. حاجیاوا لە ڕووی ئیداریەوە سەر بە ئیداری ڕاپەڕینە، دەکەوێتە دووری 13 کیلۆمەتری باشووری خۆراوی قەزای ڕانیە. ژماری دانیشتوانەکەی 65,000 کەس دەبێت. ساڵی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بڕیاریدا ناحیە حاجیاوا بکرێتە قەزا، بەڵام تاکو ئێستا قایمقامی بۆ دانەنراوە. عەرەسەمی کوردستان 24 حاجیاوا.